ساڵانە ڕۆژی یەکی ئایار بە ڕۆژی جەژنی کرێکارانی جیهان ڕاگەیەنراوە. ئەوەش بۆ بەرزڕاگرتنی یادی ئەو کرێکار و ڕێبەرە کرێکاریانە کە لە پێناوی کەمکردنەوەی ساعاتەکانی کاری ڕۆژانە و چاکردنی دۆخی کاردا گیانی خۆیان بە قوربانی کرد. هۆکاری ڕاستەوخۆی دیاریکردنی ئەو ڕۆژە بۆ ئەو مانگرتنە گەورەیە دەگەڕێتەوە کە سەدان هەزار کرێکار لە ویلایەتە یەکگرتووەکان بەگشتی و شاری شیکاگۆ بە تایبەتی لە ساڵی 1886 ئەنجامیاندا کە لەو کاتەدا ئەمریکا وڵاتانی ئەوروپا لە سیستەمی سەرمایەداری شتێپەڕین و بوو ناوڵاتی ئیمپریالیستی ستەمکار کە کاتی زۆریان بەسەر کرێکاراندا سەپاند بە جۆرێک ڕۆژانە لە سنووری 12 بۆ 14 کاتژمێر تێپەڕی دەکرد لە بەرامبەریشدا کرێیەکی زۆر کەمیان بۆ دابین دەکردن. ئەو چەساندنەوەیە بۆ هۆکاری تووڕێی کرێکاران و گەشتە ئەو بڕوایی کە یەکگرتووی و خەباتیان لە دژی سەرمایەداران بە تایبەتی بە مانگرتنی فراوان تەنیا ڕێگە چارەیە بۆ چاکردنی بژێوی گونجاو بۆ خۆیان و خێزانەکانیان بۆیە دروشمی سیستمی 8 کاتژمێر کاریان بەرز کردەوە. ئەو مانگرتنە گەورەیەکی ئایاری 1986 کە 350,000 کرێکار لە 20,000 کارگەی ویلایەتە یەکگرتووەکان بەڕێوەیان بردو بە خۆپیشاندانی گەورە هاتنە سەر شەقام. کارگا گەورەکانی ئەو وڵاتی تووشی ئیفلیجی تەواو کرد. هەرچەندە حکوومەتی ئەمریکا سەرەتا بە ڕێگەی تونند و تیژی ویستی مانگرتنەکە کۆتایی پێبهێنێت، بەڵام لەژێر گوشاری ئەو خەباتەدا بەناچاری سیستمی 8 کاتژمێری کاری ڕۆژانەی قبوڵ کرد. لە دوای سەرکەوتنی شۆڕشی ئۆکتۆبەری 1970 کۆمۆنیستەکان لە رووسیا ئەو ڕۆژە وەکو سیمبۆلی سەرکەوتنی خەباتی کرێکاران بەرگێکی سیاسی لەبەرکراو بلۆکی خۆرهەڵات وەکو پشتیوانی چینی کرێکار و سەپاندنی دیکتاتۆریەتی پرۆلیتاریا دەیان ساڵ خۆی بەسەر ئەو گەلانەدا سەپاند و کۆمەڵگەیەکی داخرا و دابڕاوی لە جیهان دروست کرد لە ژێر دروشمی چەکش و دازدا کە هێمایە بۆ کرێکاران و جوتیاران و زەحمەتکێشان بە ملیۆنان کەس لە ئۆردوگاکانی کاری زۆرە ملێدا گیانیان ڕزدا کە خرۆشۆف بۆ خۆی لە کۆنگرەی 20ەمی حیزبی کۆمۆنیستی سۆڤێتدا باسی تاوانە گەورەکانی جۆزێف ستالینی کردو جەنگی لە دژی ستالینیزم ڕاگەیاند کە زیاتر لە 20 ملیۆن لە زەحمەتکێشانی سۆڤێتی لەناو بردەبوو. هەر لەژێر ئاڵای ئەو دروشمە سەرنجڕاکێشەدا ماوسیتۆنگ لە وڵاتی چین بە ڕاگەیاندنی شۆڕشی بەناو ڕۆشنبیری ملیۆنان لە چەساوەکانی ئەو وڵاتی لەناو برد. ئەگەر جیهان لە ساڵی 1970دا لە شاشەی تەلەڤیزیۆنەکانەوە قوربانیەکانی گۆڕەپانی تیانانمینی لە پەکینی پایتەخت بینی و ئیدانی ئەو قسابخانەی کرد، ئەوە لە ئێستادا و لەژێر ئەو دروشمەدا زیاتر لە 1 ملیۆن موسڵمانی ئیگۆری لە تورکستانی خۆرهەڵات بە بیانووی جەنگی دژە تیرۆر خراونەتە ئۆردوگای زۆرە ملێ و ڕۆژانە ئەشکەنجە دەدرێن و بە بێدەنگی کۆمەڵگەی نێودەوڵەتی لەناو دەبرێن. بەهۆی ئەوەی دروشمی بەرگری لە کرێکاران تاوانبارانی وەک پولپۆتی کەمبۆدیا و ئەنوەر خۆجێ ئەلبانیا و چاوشیسکۆی ڕۆمانیا و تیۆدۆر جیفکۆفی وڵگاریا و کیو ئیلسۆنگی کۆرێ باکووری پێشکەشی مێژووی سەردەم کردووە کە تاوانەکانیان لە جیهان شاراوە نیە. دروشمی چەکشوداس دروشمی کرێکاران و زەحمەتکێشانە و ئاماژەنیە بۆ ئەوانی کەماوەیەکی زۆر بەناوی ئەوانەوە خیانەتیان لەو چەو ساوانە کردو مرۆڤایەتیان خەڵتانی خوێن کرد لەبەر ئەوەی بەناوی ئەوەی سامانەکان بە یەکسانی دابش دەکەن سیستمێکیان دامەزران کە هەندێک لە نووسەران لە کاتی خۆیدا ناوێن لێنا سەرمایەداری دەوڵەتی. ڕۆژگارێ بەناوی ئەوانەوە لە سیستمی سەرمایەداری هەڵهاتن و لە دوای شکستی بلۆکی خۆرهەڵات لەم قۆناغەدا زۆربەیان جارێکی تر بەناوی ترەوە چوونەوە خزمەتی سەرمایەداری و سیستەمە ئیمپریالیستەکان. گەرچی لە وڵاتانی ئیسلامی بەگشتی و لە وڵاتی خۆماندا بە تایبەتی ڕۆژگارێک ئەو دروشمانی چەپ و مادیگەراکان زۆر باوی هەبوو، بەڵام خۆشببختی و کامەرانیان بۆ چینی زەحمەتکێش نەهێنا و هەندێک سیاسیان گەیاندە نان و سەرمای خۆیان و دوژمنایەتی کۆمەڵایەتیان لە ناو چین و توێژەکان پەرە پێدا کە گەلی ئێمە وەکو گەلێکی موسڵمان دەمێک بوو دەیانزانی پێغەمبەرمان درود و سڵاوی خوای لەسەر بێت فەرموویەتی کرێی کرێکار بدەن بەر لەوەی ئارەقی وشک بێتەوە. هەر ئەو سەرداری مرۆڤایەتی وەکو نیشاندانی پیرۆزی ئەو دەستە زەحمەتکێشە دەستی کرێکار بەرز دەکاتەوە و ماچی دەکات. ئەوەش دەبێتە بنەمای ڕێزگرتن لە کرێکاران و پاراستنی مافەکانیان و دەبێتە شەریعەتی مامەڵەکردنی موسڵمانانیش لەگەڵ ئەو چینە زەحمەتکێشەدا، ئەوەش بە کردار نەک بە گوفتاری زرق و برقدار.